سڵاو هاوڕێیانی خۆشەویستم، سڵاو ئیماندارە خوێنەوارەکەم. بەڕێزان، ئەمە من سەحیحی موسلیمم لە بەردەستایە، مختصەرەکەی بە کوردی کراوە لە بازارەکانی کوردستانە فرۆشرێ. ئێوە نایخوێننەوە و دینەکەتان لە زمانی مەلا درۆزنەکانەوە وەرەگرن، بەڵام ئێمەی بێدین کە ئەم کتێبانە ئێمەی کردە بێدین دایانکڕین و دایان خوێنینەوە. ئێستا من چیرۆکێکی خۆشتان لە زمانی دایکە عایشەوە بۆ دەرەهێنم لە سەحیحی موسلیمە، خۆتان گوێ بگرن و بە ویژدانتان حکمی عەقڵی خۆتان بدەن. ئەمە بەرگی ژمارە 5 پێویستمان پێ نییە لە کاتی ئێستایە، ئەمەش بەرگی ژمارە 4 پێویستمان نییە، ئابڵین ئەمەش جوزئی ژمارە 3 لە کاتی ئێستایە پێویستمان پێ نییە. ئەو چیرۆکی ئێمە ئەمانەوێ لە بەرگی ژمارە 2 لە بەشی بەشودانی مناڵان، بەشی بەشودان واتە نیکاحکردن، بەشی نیکاحکردن. لێرەیە لە کتابی نیکاحە ئەچینە ئەو حەدیسەی کە باسی بەشودانی مناڵی بچکۆلە ئەکە. دەبێت چین بۆ لاپەڕەی 301، بەڵێ ئەمە لاپەڕەی 300 با بڵێن نەک 301. لێرەدا باسی بەشودانی مناڵی بچکۆلانە ئەکە، باسی ئەومان بۆکە عایشە چۆن بە بچووکی بە دراوە بەشوو بە 6 ساڵی محەممەد لەگەڵ یاخەوتووە، بە 6 ساڵی ماری کردو بە 9 ساڵی لەگەڵ یاخەوتووە. لێرە لەم حەدیسە صحیحانەیە ئێمە ئامۆژگاریە کات مناڵەکانمان بە 6 ساڵی بین بەشوو، بە 9 ساڵی با مێردە 54 ساڵەکانیان لەگەڵیا بخەون. فەرمووە دایکە عایشە ئێمە ئەگەڕێنەوە بۆ ئەو 1400 ساڵ لەمەوە پێش، با دایکە عایشە خۆی چیرۆکەکەی خۆیمان بۆ بژێڕێتەوە بزانن چیرۆکەکەی چەند خۆشە. چیرۆکێکی مناڵی زۆر زۆر خۆشە. عایشە ڕەزای خۆی لێبێ فەرمووی تەمەنم 6 ساڵ بوو کە پێغەمبەر ماری کردم، کاتێک کە گواستمیەوە 9 ساڵ بوو، واتە بە 6 ساڵی ماری کردو بە 9 ساڵی لەگەڵ یاخەوتووە. پاشان دەفەرمێ لە پاشا کۆچمان کرد بۆ مەدینە، ئەوەیە کە دوایی کۆچەکەن بۆ مەدینە، جارە تووشی لەرزوتایەکی سەخت بووم، قژم ڕووتایەوە. لە پاشا قژەکەم هاتەوە و پەلکۆلەیەکی پەیدا کردبوو دێدە لە ناوشانم، واتە قژی ڕووتا بوو، دوای هاتوۆتەوە تا ناوشانی هاتووە. ئەو جاجارێ وام لە ناو جۆلانەیەکە لەگەڵ چەند دەستە خوشکێکی خۆمە گەمە و دیلانێمانە کرد. بە 6 ساڵی عایشە لە جۆلانەیەکە گەمەی کردو لەگەڵ دەستە خوشکەکەیە. هەر ئەوەندەم زانی ڕۆمانی دایکم، واتە دایکی عایشە، هاتە لام و بانگی کردم. منیش چوون بۆ لای، نەیشم دەزانی چی لێم دەوێ، بۆچی بانگم دەکا. ئیتر دەستی گرتم و بردمی تا گەیشتینە بەر دەرگای ماڵی خۆمان. لەوێ تۆزێ ڕای وەستاندم، لەبەر ماندوێتی هەناسەم سوار بوو، هەناسە بڕکێم بوو تا نەختێ پشوم بەبەردا هاتەوە. لەبەر خۆمەوە دەمگوت هێ پێیەکەنی یاریە کرد، بە دەم ڕێگاوە پێیەکەنی و یاری کردووە. جادایکم نەختی ئاوی هەڵگرت و شەڵە بیای بە دەموچاوی عایشەیە، لە دەموچاوی سواوە، ئەنجا بردمیە ماڵەوە. کە چوومە ژوورەوە گوتیان لەسەر خێر و خۆشی، بەبێ ئەوی ئاگای لە خۆی بێ بە شویان ناوە بە 6 ساڵی، لەسەر بەختی باش واشیان پێوتووە. ئیتر دایکم منی دایە دەستی ئەوان، عایشەیەتە دەستی کۆمەڵێ ژنیتر، ئەوانیش ئەیبەن و سەری ئەشۆن و نەختێر ڕێکی ئەخەن و ئیتر ئاگام لە هیچ نەبوو. عایشەوە ئاڵێ کاتێکم زانی پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم لە کاتی چێشەنگاودا خۆی کرد بە ماڵدا و دایچڵەکاندم. ئەو ساژنەکان منیاندایە دەستی و هەر ئەو کاتە لەو شوێنەدا لە ماڵی خۆمان پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم دەستی گرتم و لێم بوو بەزاوە، واتە هەر لە ماڵەکەی خۆیانە بە 9 ساڵی لەگەڵ یا ئەخەوێت. وەک خۆی دەڵێ ئەو حەلە تەمەنم 9 ساڵ بوو. ئەماش مێژووی بەشودانی دایکە عایشەتان کە موسلیم و حەدیسەکانی پێغەمبەری نازدارتان ئامۆژگاریتانەکەن کە مناڵەکەتان بە 6 ساڵی بن بەشوو، هەر لە ماڵەکەی خۆتانە بە 9 ساڵی با پیاوێکی 54 ساڵی بە ناوی پێغەمبەرایەتیەوە سواری بێت و لەگەڵ یا بخەوێت. بیر بکەنەوە، وەک هەمیشە لە ڤیدیۆکانی پێشوو ئاڵم، تکایە بیر بکەنەوە و کاتتان شاد بێت، ڕێزی ئازاتان پێشکەش بێت.